یەکێتە لەو ڕۆژتە ناشرینانەی کە زۆر ناشرینە بۆ پیا و بۆ ژن ئەوەیە کە ئینسان دڵی پیس بێ، وا نەزانی ئیسلام دڵی دڵت پیس بێ. دڵپیسی خۆتان زانم بەسمان چییە؟ ژن هەیە دڵی زۆر پیسە بەرامبەر بە پیاوەکەی، پیاو هەیە دڵی زۆر پیسە بەرامبەر بە ژنەکەی. سوێن بەخوا هەر ژن و پیاوێک سیقە لە نێوانیانە نەما، دڵیان لە یەک پیس بوو، مراقبەی یەکتریان کرد و چاودێری یەکتریان کرد و محاسبەی یەکتریان کرد، سەیری مۆبایلی یەکتریان کرد، ئەو ژن و پیاوە خۆشی لە ماڵیان هەڵگیراوە، بەختەوەری لە ماڵیان هەڵگیراوە، خۆشەویستی لە ماڵیان هەڵگیراوە، چونکە سیقەی بە پیاوەکەی نییە، ئەویش سیقەی بە خێزانەکەی نییە. کەواتە ئاگاداری خۆمان بین، چونکە بەخوا ئەم دڵپیسیە چی دروستەکات؟ کێشە و مەشاکل دروستەکات، جیابوونەوە دروستەکات، تەلاق دروستەکات، خیانەت دروستەکات، خراپەکاری دروستەکات. خوشکی بەڕێزم، لە جیاتی ئەوەی دڵت بەرامبەر بە پیاوەکەت پیسکەی خۆشەویستی بۆ دەربڕە، وای لێ بکە متمانی پێت هەبێ و متمانی بەخۆی هەبێ، وا تێبگا کە تۆ متمانت پێیتی. ڕاستەکە هەندێک کەسێ متمانی نییە، وەڵا پیاوەکەی من ژنەکەی من متمانی نییە، ئەجا متمانی بۆ لەگەڵا دانیشی. دەبەر خاتری مناڵ هەزار کەس دایک و باوکی مرد و ژیانیشی خۆشتر بوو. مناڵم ژیابنەوە مەسم ئەوە نیە، بەڵام ئەگەر ژن و پیاو دڵیان بەرامبەر بە یەکتری پیس کرد، سیقەیان بە یەکتری دەما، ژیانیان پڕە لە کێشە و مەشاکل. مۆبایلەکە بگرێت دەستێەوە یەکسەر گومانی خراپی پێبات. کەواتە ئاگاداری خۆمان بین بە هیچ جۆرێ. خوشکی بەڕێزم، برای بەڕێزم، ئەمە خۆشەویستی دروست ناکات. گوێ لەوانە مەگرە دەڵێ وەڵا ئەو دڵپیسیە خۆشەویستیە. ئەوەکەی خۆشەویستیە؟ هەموو ڕۆژە شەڕ و ئاژاوە ئەمەکەی خۆشەویستیە. بۆیە پیاوەکەت خێزانەکەت ئازاد بکە، سەیری مۆبایلەکەی مەکە، هەموو ڕۆژێ مراقبەی مەکە، چاودێری مەکە، چونکە ئەگەر وات کرد خۆشەویستی و سیقە و متمانە نامێنێت. کە ئەو شتێش لە بین ژن و پیاوە نەما، بە ئیزنی خوا هەوڵدەن تەرکی بدەن، چونکە ئەو کاتە خۆشەویستی نامێنێ، ڕێز و حورمەت نامێنێ، سیقە و متمانە نامێنێ. لە جیاتی ئەوەی مراقبەیەکەی خۆشەویستی بۆ دەربڕە، ڕێزی لێ بگرە، وای لێ بکە کە بڵێ سیقەی پێمە فڵان کەس. ئەگەر خراپەشی کرد هەواڵەی خوای کەوتەوە و ژیان لە خۆت مەکە دۆزەخ. کەواتە ئاگاداری خۆمان بین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەندێک لە سەحابەکان فەرموویان ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بۆ ژنێک لە ژنەکانی ئەنسار ناهێنی. ئەنساریەکان ئەوانە خەڵکی شاری مەدینە بوون، واتە بۆ ژنێک لەو ژنانەی کە خەڵکی مەدینەی نایهێنی. ئەزانێت چی فەرموو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم؟ فەرمووی ئین فیهم لغیرة شدیدە، ژنی خەڵکی مەدینە غیرەیان زۆرە، بۆیە من نایهێنم، چونکە کە غیرەیان زۆر بێ ژیان لێکەنە دۆزەخ. ئەوە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، قسەی خۆم نییە. لەبەر ئەوە نایهێنم چونکە غیرەیان زۆرە. غیرە واتە مراقبە، واتە دڵپیسی، محاسبە، چاودێری ورد. بۆیە ئەو ژنانە ناهێنم، چونکە غیرەیان زۆرە و لەگەڵیانە ژیان زەحمەت. کەواتە ئاگاداری خۆمان بین، ئەو سیفەتانە لە خۆمان دەرخەین بە ئیزنی خوای گەورە تیامانە مەوجود نەبێت.